بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشبەخت و خۆشحاڵین کە لە دەرفەتێکی نێدا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگینەوە لەسەر بابەتێکی گرنگ هەڵوێستاکەین لە ڕوانگەی یاینی پیرۆزی ئیسلام و تێڕوانینی ئەو بەڕێزانەی کە شارەزای ئاینیان هەیە بە تایبەت ئاینی پیرۆزی ئیسلام گفتوگوی لەبارەوەکەین ئەویش دیاردەی کۆچکردنە لە کۆمەڵگای ئیسلامیەکانەوە بەرەو خۆراوە و بە تایبەت ئەوروپا دەشێ لە پرسیارێکی زۆر سادەوە دەست پێ بکەین کایە ئەمە ڕێگە پێدراوە لە ڕووی شەرعەوە یان نا بە مستەڵەح ئاینیەکان حەڵاڵە یان حەرام هەتا گەورەترین پرسیار کە ئایندەی ئەم کۆمەڵگایە بەکوێ ئەگا بە تایبەت کۆمەڵگای ئیسلامیەکان کاتێک کە زۆرینەی ڕێگای سەختی کۆچکردن بەرەو وڵاتانی دیکە بگرێتە بەرەو تواناکانی لەوێ بە خەرج بدا بۆ بنیانانی کۆمەڵگەیەک کە لە ئەسڵا ئەو لێی بەرپرسیار نییە. چەندین قسە و باس لە گۆڕێدا هەیە. ئەم دیاردەیە تا لە سەری ڕابوەستی هێشتا کەمە دیاردەی کۆچ کە لە ئێستاە بتوانم بڵێم بە پێیەوە ئامارانەی کە دەستگا ڕۆژنامەوانیەکان بڵاویانەکەنەوە گەیشتۆتە لووتکە ڕۆژانە بە سەدان گەنج لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانەوە بە هەر پاساوێک لە پاساوە جیاوازەکان بێت ڕێگەی ئەو کۆشە دەگرنە بەر ئەو ڕێگەی پێی دەوترێ ڕێگەی هاتوو نەهات. ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆر کامیل شارباژەڕی مامۆستای زانکۆ و شارەزا لە بابەتە ئاینیەکان گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە گەرمی خێرهاتنی بڕێزیانەکەین سەرەتای بەرنامە بەخێر بێن کاک دکتۆر. کاکی دکتۆر با لە سەرەتاوە لەوێەوە دەست پێ بکەین کە پێمان بڵێ ئەمە ڕێگە پێدراوە ڕێگەی کۆچگرتنە بەر و بەجێهێشتنی کۆمەڵگەی ئیسلامیەکان بەرەو هەر کۆمەڵگایەکی تر. منای خوای بەخشندەی میهرەبان درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی ڕابەر و سەرداری مرۆڤاتی پێغەمبەری ئاخر زەمان و بۆ سەرگیانی شوێن کەوتوانی تا ڕۆژ دوایی. لە ڕاستی ئامەی جەنابە دەفەرمووی بۆ بە دیاردەیانی لە حاڵت دەرچووە دیاردەیەکی وە زۆری شەوە زۆر بەربڵاوە. ئەگەر باسی ئەمە بکەین لە ڕاستیا بێ بیدایەت مقدیمەیەک دەست پێ بکەین کە ئەوەش ئەوەیە کە ئەم میلەتە بۆ کۆچەکە ئەم میلەتە بە وڵات بەجێهێڵێ. جەستەی ئەم میلەتە هەمووی بریندارە، هەمووی ئازارە، هەمووی نەخۆشیە. ئەم میلەتە ئەگەر تەشبیهکەین وەکو سارێک وایە کە وەرگەڕاوە. ئەم سارەیە کە وەرگەڕاوە کۆمەڵێ نەفەری تایە. ئەو کەسانی کە ئاچن ڕزگاریانەکەن دەست بۆ هەر ئەعزایەکی هەر کەسێکە بن لەم سارەیە هاوارەکە. دەست بۆ پەلی ئەبەی بۆ قاچێبەی بۆ سەرێبی ئەڵێ دەست لا بە چونکە ئازاری زۆرە. ئەم میلەتە ئێمە ئاوایە سارێکی وەرگەڕاوە ئەوانی کەتیایان کە ئێمەین هەموو جەستەمان بریندارە. بۆیە لە هەر گۆشەنیگایەکە لە خۆڕە ئەم کۆمەڵگە بەم دەرەنجامە گەیشتووە یان دەستێکی هەیە مەسەلەن دەیەوە وای لێ بکە یان کەم تەرخەمیەکە چودانم لەکێوە دەرەنجام بۆ وای لێ هاتووە. ئەنجا ئەمێ ئیشارەت بۆ کەم ئەم خەڵکە بۆ کۆچەکە هۆکارەکەی چییە؟ ویستم لێەوە دەست پێ بکەم بەڕاستی کە لە ئاتا و ئازاری برینداریەکەی کە سارەکە وەرگەڕاوە نازانێ بەرەوکوێ بڕوا تیماری جەستەی بکە. یە لە وڵاتی خۆیان تیمارخانەیەکی تیانیە کە بتوانێت تیماری نەخۆشیەکانی ئەو بکە. گەورەترین نەخۆشی لەم وڵاتی ئێمە نەخۆشی نەعەدالەتیە. گەورەترین نەخۆشی لە ڕاستیە خەریکای بە نەخۆشی برسێتی هەر ئەوە نیە ئینسان لەسەر جادە بکەوێ لە قەبرستان بخەوێ بمرێ لە برسێتی ئەوەیە کە حاڵەتێکی دەرونی وای بۆ دروست بێ نەتوانێ هەم خۆی بەڕێوە بەرێ هەم ماڵ و مناڵی بەڕێوە بەرێ چونکە ئەو کەسەی کە ئیدارەی ماڵی پێنەدرێ تووشی شڵەژانێکی نەفسێ بێ ئەوە لەلایەنە نەفسی و علم نەفسەکەی ئەوەیە. ئەم شڵەژانە نەفسی و دەرونیی کە تووشی ئەبێ دایان قەلەقی بۆ دروست دەکات دایان مشکلی بۆ دروست دەکات وای لێدەی لە ئیشەکانی خۆیان سەرکەوتوو نابێ کە سەرکەوتوو نابێ بیر لە دەرچێگە کاتەوە بیر لە ڕزگاربوو نەکاتەوە کە ئەزانێ لە هەموو دەرگایەکی داوە لە وڵاتەیە هیچ دەرگایەک بەڕوویان ناکرێتەوە ناچارە بێ ڕوو بکاتە شوێنێکی تر ڕوو بکاتە ئەوروپا ڕوو بکاتە وڵاتێکی تر بە ئومێدی ئەوەی کە لەوێ
تیماری دەردەکانی بۆ بکرێ ئێمە ئەم خەڵکی ئێمە هەندێک وا سیرەکانی ئەوەی کە ئەچێ بۆ ئەوروپا زۆربەی لە خۆشیارە و زۆربەی بۆ ڕابواردنەوە زۆر نه ئەوە نییە بەڕاستی لەوە چێ تیاابێ لەمەشی تیاابێ بەڵام ئەوە ڕێژێکی زۆر کەمە ڕێژە زۆرەکە ئەو خەڵکانن کە بەڕاستی ڕائەکەن لە تاو ئازار ئەچن تیماری نەخۆشیەکانی خۆیانەکەن وە گەورەترین نەخۆشیە لە وڵاتی ئێمە کە خەریکە ڕووکاتە وڵاتانی ئێمە من تا ئەندازەیەک وڵاتە برسیەکانی دنیا هەندێکیان چوون بۆ نمونە سوودان چوون بۆ نمونە میسر سووریا ئەم وڵاتانەی دراوسێ یعنی کە سەری ئەم وڵاتانە ئەەکەی کە لە دوور و ئێمە و ئازانین مردوون لە برسا سەرکی وڵاتی ئێمە خەریکە بەو ئاقارەیە ئەڕوە هۆ کارەکەشی نەعەدالەتیە یعنی بۆ هەندێک وڵات هەیە بەڕاستی لەوە چێ کە برسێتی تایە داهاتی نییە یا داهاتی تایە عدالت ناڵین لە عدالەتی ڕەها لە هیچ وڵاتەکان نییە بەڵام نسبێک عدالت هەیە بەشی کۆمەلگەنە زۆربەی کۆمەلگا ئیسلامەکان بە ڕاشکاوی بڵین زۆربەی ناڵێن هەمووی بەڵام بەدەستم گرفتانەوە ئەناڵێنن بۆچی ئەم گرفتانەیان یان بۆیان ماوەتەوە یان تەبعی کۆمەلگاکەیان وایە یان بۆچی ئەسڵن پێمان ئەڵێن کۆمەلگی دواکەوت و زانم یانی جوانە بەس ئەم زاراوەی کێمایڵێن ئەڵێن کۆمەلگە ئیسلامیەکان ئەنی کام کۆمەلگەی ئیسلامی کام وڵاتی ئیسلامی ئەم وڵاتانی ئەبێ بڵێ ئەوان دروستە بڵێ زۆربەی وڵاتە بەناو ئیسلامیەکان بەناو ئیسلامیەکان زۆربەی وڵاتە بەناو مەسەلەن کاتی ئێمە لە ئەڵێن لە سەدا 95 ئەم خەڵکە مسلمانە ئەی نابێ پێی بڵین کۆمەلگی کێشەکە ئەوەیە ئێمە خۆمان هەڵواسیوە بەم ئاین ئیسلامەیەوە بەڕاستی ئەم کێشەکەوەیە جێبەجێ ناکەی ئەم ئاین ئیسلامە خۆمان پێ هەڵواسیەوە ناشمانەوێ باشە ئێمە خورمژمانەوێ لەمەوە سەرچاوی گرتووە ئالەوە سەرچاوی گرتووە کە ئێمە خۆمان بەڕاستی تەبەن عدالەتی ئەم ئیسلامە بەڕاستی ئەم خەڵکە ئەگەر تەسلیم بێ بەم پەیامە عدالەتەکەی عومەری کوڕی فاروق و عومەری کوڕی عەبدولعەزیز ئەگەڕێتەوە چونکە خی پەروەردگار بیرمان نەچێت دەسەڵاتی ڕەهای هەیە خی پەروەردگار لە کون فەیەکونێک هاتوانێ ئەم وڵاتە و دایان وڵاتی تر هەموو کەون بۆ تۆ چاو ئاماژەت بەوە کرد کە خەڵکی ئێمە بریندارە و جەستەی تێکشکاوە لێرە ئەو چارەسەری دەسەکەوێ لای ئاخر کێشەکە ئەوەی ئەم ئیسلام دەردەکانی پێ بەڵێ لەم سەیدەلیەی ئیسلامە لەم دەرمانخانەیە تیماری هەموو نەخۆشیەکانەکرێ بەڵام ئێستا خەڵک سەیدەیلەکەی لێون بووە خەڵک سەیدەیلەکە نادۆزێتەوە خەڵک نازانێت سەیدەیلەکە لە چوو شارێکەکە خۆی بە طبیعی ئەم سەرگەردانیی تیا ڕوویداوە یان دەستێک هەیە بەو شێوەیە ئاراستەیەەکە ئەجاوکو ئیشارەتمان پێدایانی ئێمە کۆمەلگەی با بڵین کۆمەلگەی بەناو ئیسلامی ئێمە حتا ئیسلاممان ویست حتا ڕوخانی خلافەتی ئیسلامیش لە تەریخا بڕۆ سید کە پێی ئەوترێت سەردەمە زێڕینەکان سەردەمە ئاڵتونیەکان هەر ئەم بەغدایی خۆمان ئەم عێراقا سەردەمە زێڕینانەگە کەمێک بۆمان باسکەی بۆەوەی ئەم خەڵکی ئێمەش تۆزێ بە ئاگا بێت جاگەر دووری و دوو نمونەت بۆ بجێڕمەوە لە سەردەمی زێڕینە حتا لە سەردەمی عەباسیەکانە لە هەموو دنیاە بەغداد بۆ ماوەی 500 ساڵ مەڵبەندی ڕۆشنبیری و سەقافەت و زانستی هەموو عالم بووە نەگی شەرقی ئەوسەد ئی هەموو عالم ئەزانی لە هەموو ئەوروپایە پێش هزار و تقریبا 223 ساڵ شتێکی وایە ئەگەر با بڵێن دقیق نەبم لە وتنی ساڵەکە یا 223 یا 23 ئەگەر با بڵێن 1200 ساڵێک تقریبا پێش ئێستا لە هەموو ئەوروپایە عملیاتی نەخۆشی نەکراوە لە شام کراوە دوای 100 ساڵ ئەوروپا خستەکان ئەوروپیەکان پەیوەندیان کردووە بەو نەخۆشخانەکە کە لە دیمەشقا هەبووە بەکرێ دکتۆرە مسلمانەکانیان بردووە لە ئەوروپا فێری عملیاتیان کردوون چارەسەری عملیات لە هەموو ئەوروپا نەبووە ئێستا ڕاست بە پێچەوانەوەی ئەزانی بەتەکیید بە پێچەوانەوە ئەزانی لە هەموو عالەما یەکەم زانکۆ دیسان لە دیمەشقا بووە یەکەم زانکۆ لە عالەما کە دروست بووە لە جیهانە کە مسلمانەکان بەڕێوایان بردووە 600,000 کتێبی ئەو سەردەمەی تیا بووە 3 ژەمەنان خواردنی بۆ تەلەبەتیا بووە باشە ئەڵێن هەر 40 مجلد بەز مەکتەبەکە 40 مجلدی قەبارە گەورە بەر پێڕستی ئەو کتێبانە بووە کە لە مەکتەبەکانی 1000 و تقریبا 19 ساڵ 119 ساڵ تقریبا پێش ئێستایا بووە ئەم پێشکەوتنانی دنیا کە هەبووە لە سەردەمی زێڕی ناسەردەمی ئیسلامە ئێمە وردە بەڕاستی دەستمان لەم پەیامە بەردا تووشی ئەم نەهامەتیانەکەی تر کەوتت باسیەکەین مەسەلە ئەو نمونەی تر مەبەست پێشکەوتنەکانی دنیا ئێستا بڕۆ هەر ئێستا کتێبەیەکەی لە بازارە بە زمانی کوردیش هەیە 1001 داهێنان لە کەلەپوری زانانی مسلمان کتێبێکی قەبارە با بڵێن گەورەیە بەرەکشینێکە نووسراوە هەر 1001 کە بە ڕەقەم نووسراوە ئەم کتێبە باسی پێشکەوتنی سەردەمی زێڕینی ئەو کاتەکە کە ئیسلام دەسەڵاتی هەبووە
لەو سەردەمەیە باسی شتیوە ئەکا ئێستا تازە لە 2020 لە وڵاتی ئێمە هەیە من لە شوێنێکم خوێندەوە باسی مەهاتا مەغسەلەکان مەغسەل ئەو مەغسەلی کە ئێستا ئەمە چەند ساڵێک لەمە پێش لە وڵاتان ئەمە بینی و دەستمانە بدە بەر بەلوعەکە ئەوە هاتوو دەزلابەی ئاوەکە بۆ خۆی ئەوەستا وەختی خۆی لە سەردەمی زەڕینە پێش 1000 ساڵ پێش ئێستا لە سەردەمی خلافەتی ئیسلامی ئەوە هەبووە مەغسەلێکیانە بووە ناعورێک بوو ئاوە دەست بەسەری تاوسەکە کێشاوە ئاو هاتووە دەست لا بردو ئاوەکە وەستاوە تۆ تەسەور لە پێشکەوتنی ئەو سەردەمە بکە 1000 و ئەوەندە ساڵ پێش ئێستا تازە ئێستاش لە وڵاتی ئەمە کەمترە و زۆر باشە پرسیاری گرنگەکەمەیە بۆچی ئەم پێچەوانە بوونەوەیە هاتە ئارا چۆن هاتە ئارا مەسەلەن ئەو کۆمەڵگە دواکەوتوەکان ئێستا کۆمەلگەی پێشکەوتون و ئێمە ڕویان تێکین ئەو دیاردەی کە باسیەکەین دیاردەی کۆچ لە کۆمەلگای ئیسلامیەکان بەرەو ئەوێ ڕێچکەیشی زۆر گەورەی گرتووە خەڵک گیانی خۆی داێ لە پێناوی ئەوەی بگا بەوان ئێمەش وڵاتە پێشکەوتوەکانی پێش 1000 ساڵ ئێستا دواکەوتون و چاو لە خێروبێریەوانەکەی بۆچی ئەم پێچەوانە بوونەوە ڕوویدا ئەزانی چی لێرە هیجرەت یا با بڵین سەفەرکردن بۆ ئەوروپا دوسێ حاڵەتی هەیە بڵێ هەندێکی بۆ خوێندنە چێ ئێستا بە هەزاران تەلەبەی ئەم وڵاتی ئێمە لە دەرەوەی وڵات ئەمە شتێکی پیرۆز و تەندروستە و کێشەینە هەندێکی تری بۆ سەفەر و سیاحە دەچێەوە ڕێژێکی کەمان چونکە لە وڵاتی ئێمە نسبێتێکی زۆر کەم با بڵین لە ڕەفایات ئاژین ئەگەر بڵی لە 2000 تێپەڕ ناکەن لۆچی عەدەدەکە زۆر توانی بڵێ نۆرمەڵەوە ئەوە ئاساییە ئەوەی کە لەم وڵاتە هیجرە دەکا لە ڕێژە هەرێ زۆرەکەی بەڕاستی لە نادادگەری لە نەعەدالەتی لە برسە لەوانەیە کۆچەکە بۆ نمونە گەنجێکە تەخەڕوجەکە باشە شەهادەیەک بەدەزێنێ چەند ساڵ مەصرف و نەهامەتی و لە زانکۆ لەم لاولەوە تەخەڕوجەکە ئێستا خەریکە نزیگە بێتەوە زیاتر لە 800,000 گەنج لە وڵاتی ئێمە خوێندنیان تاو کردووە هیچی تاعین نابێ ئەزانی لە وڵاتی ئێمە تا جاران بەست پزیشکی عام تاعینە بوو ئێستا ئەم ساڵ ئەوەشیان خستە نەهامەتیەوە پزیشکی عامنەوە تونەی هێناوە ئێستا کە ئێستا لەسەر جادە ئەیبینەوە تونەوەی هێناوە لە طبی عام وەرناگیرێ یعنی نائومێدیەکی تاو نائومێدی ینی هاوارەکان لەسەر جادە ئەڵێن یان نەتیجە یا ئیجە هەر ئەوەی کە ئێمە بەڕێزان ینی تۆ ینی هاوارەکە ئەڵێ ئەگەر دەرفەتم بۆ نەڕەخسێنن بخوێنم لە وڵاتەکەی خۆمان ژیان بەدەستبێنم ئەبێ ڕێگەی ئیجە بجە ئەم دەرفەتە کە ئێستا ئەوەی کە لەسەر جادێنەوە تونەی هێناوە لە کۆلێجی پزیشکی وەرناگیری عەدەدێکی کەمە ینی تۆ حساب کە ئەڵێن لە سلێمانیە 50 کورسی زیادەکرێ زانکانی چێشی 50 دانە 150 کەس 200 کەسەکە بەڵام ئێستا 12,000 کەس تەخەڕوجی کردووە 12,000 کەس لە زانکۆ وەرەگیرێ لەوە چێ ڕێژەیەکی 7,000 کەسی هیچی بەدڵ خۆی ناوی نهاتۆتەوە ئەوە نا من دەرەجەم نەهێناوە دەرەجێکی کەمم هێنا ئەومێ لە زانکۆکی بەرزوە گیرێم نا دەرەجێکی زۆر بەرزی شێنەوە کە ساڵان ئەم دەرەجی ئەو لە زانکۆکی باش وەرەگیرێ بەڵام ئەم ساڵ لە زانکۆیەکی زۆر خراپ کە بەخراپەوە ناقابلی دەرەجەکە کاک دکتۆر ئێمە با ئەم پاساوانش لە ئارایان بام هۆکارانش بەڕوونی هەبن مەسەلەن ئێمە ئیدی شەرعیەت بە کۆچکردنمان بەدەست ئەهێنین شەریەتیەوە بەدەست ئەهێنین کە وڵاتێکی خۆمان کۆمەلگاکەی خۆمان خەڵکەکەی خۆمان بەجێبیان و ڕووکەینە کۆمەلگاکانی تر ئەدی هیچ ڕێگەیەکی تر نییە بۆ گۆڕانکاری لەسەر ئەمە ئەزانی من وتم ئەیکەم بە سێ جۆرێکیان وتمان دروستە و خەڵکێک بۆ خوێندن دەچێت جۆرێکیان ئەگەرەگەڕێتەوە بۆ سەفەر لەسەرەوەیە کە وڵات لە جۆری سێم کە ڕێژە زۆرەکە ئەوەیە کە بەڕاستی خەڵک نەعەدالەتی و لە برسا و ئاسایشی ناپارێزاوە ڕۆحی ناپارێزاوە ینی دەم وڵاتە خزمەت گوزاریە ژیانێکی ڕەفاهێت نە ژیانێکی نۆرماڵی ناڕوە جا بەڕاستی برسێتیش فەقر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ اللهم إني أعوذ بك من الكفر والفقر يعني فقيري هنا لأسي كفرة بۆی ئەو خەڵکە بەڕاستی کە ئەڕوا وڵات بەجێ هێڵێ ئەگەر ئەو خەڵکە بەڕاستی لە برسا بڕوا ئەو علەمانی ژەڕگان پێداوە بە مەرجێک لەوێ دینی پارێزراو بێ ئاگای لە سەلامەتی دینی هەبێ و ئەوەش بزانانی ینی هەندێک خەڵکێک کە ئاچێ بۆ ئەوروپا لێرە خەڵکێکی لەوە چێ متدەین نەبوو بێ نوێژی نەکرد بێ ستا لێ خەڵکێکی متدەینە ئەم خەڵکی کە ئەچێ بۆ ئەوروپا من ناڵێم بەڕاستی با خەڵک کۆچکە خەڵگە بێ وڵاتی خۆی خۆش بێ خزمەتی وڵاتی خۆی بکە بەڵام لە ڕاستیە ئێستا نەهێڵن خزمەت بکەی ڕێگرن لە خزمەتی وڵاتی تۆ داهاتێکی زۆر هەیە ئەم خەڵکایکی مشتەرەک نییە لەم داهاتەیە ژیانێکی نۆرماڵی ناڕوە ئەزانی بەڕێزان ئێستا خوار خەڵکی خاوەن شەهادە ناڕۆن ئێستا باسی ئەوە ناکەین کە خەڵک تاعین نابێ ئێستا دایان خەڵک هەیە تاعینیشە ئەڕوا چونکە بەڕاستی
گاڵتە بە مەشاعری ئەم خەڵکاکەن معاش هاد نەهات 25 مانگ دێ نەخست سی مانگ بوو بە دەی مانگ احتیمالە ئەم مانگە ڕوبع معاش بێنیوە بێ کە ئەڵێن معاشی تەواوە ئەتر ئەبێ بە هاوار و چەپڵە لێدان و فەرتەنێک کە حەقی خۆتە کە ئەسڵەن 5 ساڵە تاعینات نییە کە ئەسڵەن 5 ساڵە هیچ مۆزەفێک تەرفیعی نەکردووە بەڵام لە هەمان کاتە کە یەک معاشی حەقی خۆیە دەنێ ئەبێ بیکا بەجەژن ئەمە کەی وڵاتە ئەمە قانونە لەکوێیە بەڕێزانیانی من خۆم لە سوودان ماستەر دکتۆرام لە سوودان تەواو کردووە نەمبیستوە لەمە ئەو چەند ساڵەیە کە لەوێ بووم یەک مانگ معاش بۆ یەک ڕۆژ دواکەوێ ئەسڵەن خەڵک با بڵێن حسابانقی خۆی هەبوو هەر معاش وەرگرتن نەبوو وڵاتی هێژار نشینە یعنی حسابانقی خۆی و معاشەکەی چوە سەر حسابەکەی و ئەمانە بڕوا سەرە بگرێ ئێمە لە وڵاتی ئێمە ئەم ساڵ هەر لە سەرەی تەقاعودیا چەند کەسێک مردن چەند کەس ئەبورانەوە چەند کەس داخڵی خستەخانە کران خێرخوا ئەچوون مەسەرەن ئاویان بۆ بدن کەپری بۆ دروستەکە نازانم چی بووەکە یعنی لە هەر شوێنێکەوە سەیرەکەی وەکەوەی لە بیدایەتە باسم کرد یعنی ئەم سارێکە وەرگەڕاوە ئەم خەڵکە هەمووی بریندارە هەمووی نەخۆشە وەکو لەم ڕۆژان هەیە دکتۆر شوێرکەی و کاکە هەمومان دەربار خواردو کراوین دەربار خواردو چیەری بەڕاستی ئێمە هەمومان نەخۆشین بەڵام ئەوەیە لەوەی ئازارەکەی من تۆزە لەوەی تۆ کەمتر بوو بێ یان من دەستم نەگاتە ئەوروپا فاسێکی باشکەم بزانم دەروان دەرمان و ژەهر لە جستە ئێستا ینی خەڵک بیڕەخسێنە بۆ نمە بۆ مامەسانی زانکۆ کاڵێن چینێکن تۆزێ معاشان لە خەڵکێکی تر باشترن هەلیان بۆ بڕەخسێنە بەڕاستیان بۆ وڵاتە بەجێ هێڵێ چونکە ئەمیش ینی وەکو خەڵکەکەی تر بێزارە بێتاقەتە تووشی قەلەق و نەخۆشی دەفسی بووە تۆ سیرکە یعنی من زۆر دیقەتم ماوە دکتۆرە دەرونیەکان ساڵان من ینی دیقەتی ئەوم ماوە نەخۆشیان نەبوو عیادیان لە هەموو کە زەرزانتر بوو عادەکانی تر بە 15 بوون ئەم بەدە بوو و ئەچووی نەخۆشێک دوای لابوو یا کەسی لا نەبوو ئێستا دکتۆرە دەرونیەکان عیادان بە 20,000 و بەریش ناکەوێت لە ڕێگەی ناسیاوێک کە بێ بزانی ئەی ناسی چەند ڕۆژ پێش ئەوە سەرە بگری ئەنا دکتۆری دەرونی بەرناکەێت بۆچی کاکە ئەم خەڵکە خۆمووی شێت نییە لایانی دەرونی تێک چووە تووشی قەلقێکی نەفسی بووە ڕۆحی مرتاح نییە هەر لە خۆڵی با سەردانێکی دکتۆرکەم نۆکو بەخۆشم نەزانی بێ شێتیش بم کاکە ئەمی لە ئاوا بڕۆ ئەم حکوومەتە ئاور کەس لەنداتەوە بەڕاستی چەند ساڵێکی تر لەوە چێ بڵێم ئەگەر نیوەی ئەم خەڵکە تووشی نەخۆشی نەفسێ بێ لەوە چێ مبالەغە نەبێ بەڕاستی کاک دکتۆر بورە یعنی ئێمە کۆچێکمان هەیە لەوەی کە زۆر ساڵانەیە دیەکەینەوە کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک مەککە بەجێ هێڵێ بۆ مەدینە تەنها بۆ نمونە مەبەست لێی خزمەتکردنی کەسێک نییە یان سەرهەڵگرتنی کەسێک نییە بچێت لە شوێنێک کە ژیانی نییە بۆ شوێنێکی تر ژیان بۆ خۆی دروستکەوەتەنها سێرەکەی لەوەیە کۆمەڵگەیەک دروستەکە و شۆڕشێک دروستەکە دیسان خەمی ئەو شارە ئەخواتەوە و کۆمەڵگەی ئەخواتەوە کە بەجێ هێشتووە باشە دێ گۆڕانکاریەکەش لەگەڵ خۆیان ئەێنێت و مەکە بۆ جارێکی تر لە هەموو ڕوویەکەوە ئاوادانەکاتەوە مەبەستمە بفرسم ینی ئێمە کۆچەکان تەنها بەو شێوازە ڕەوایەتی پێ بدەین کە کەسێک بڕوات و خەمی ژیانی خۆی بخۆ ئەی بۆ نمونە ئەم کۆمەڵگەیە چی لێ دێ بەجێ هێڵی بۆ کێ ینی ئەوانەی کە ئەمێنەوە توانای کۆچیانیە چیان لێ دێ لە ڕاستیە وەکو بشارتێکی بچووکم پێدا ینی ئەمە ناڵین کۆچکردن با بڵین بە هەموو خەڵک کۆچکا وڵات بەجێوێڵێ با خەڵک وڵات بەجێ نێڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە مەکەی بەجێهێشت لە دەواازەی مەکە و ئاوریداوتی خۆشەویستترین بقعە زەوی پارچە زەوی لەسەر زەویە ئەی تۆی ئەی مەکایەتی و لە هەموو شوێنێک زیاتر خۆشمەوەی ئەوەی کە پێغەمبەر با بڵین مەکەی بەجێهێشت و ڕووی کردە مەدینە بۆ دەعوە و بانگەواز بوو بۆ تعزیمی شاعیری ئیسلام بوو بۆ بەرپاکردنی دەوڵەتێکی ئیسلامی و کە بەرپای کرد کە دەوڵەتی دروست کرد کە دەوڵەتی مەدینەی دروست کرد ئەوەی پێغەمبەری خوا ڕاستە بوو ئەمانە بووە بەڵام ئێستا خەڵکێک وەکو وتم یعنی حتا علەمایان ئێستا مەجای ئەوە نیە ناوی بڵم فڵان زانە و فڵان زانە و وەکو نمونە بێنمەوە ئەنا علەمانیش ڕێگەیان پێداوە حتا علەمانی معاسیرینیش خەڵکێک ئەگەر لە برسا بچێتە دەرەوە بۆ مدەیەکی زەمەنی بێ نەچێ بڕیارە بدا ئەم وڵاتە بەجێڵێ نەگەڕێتەوە ئێستا زۆربەی خەڵک 20 ساڵە لە ئەوروپا ئاڵێ بەتەمای تۆ لە ئەوروپا بژێ ئەڵێ نەوەڵڵا چاوەڕێم ئەم وڵاتە چاک بێ بێمەوە ماوەیەک نازانم 2000 چەند بوو ئەم وڵاتە هەندێک ئیستیقرارەتی وەرگرت بەڵێ تۆزێ معاش باش و کەسابەتێکە بوو خەڵکی بەلێشاو هاتەوە ینی ئێستاش ئەم وڵاتە هەر تۆزێ عەدالەت بەرپا بێت تۆزێک نەک زۆریش نا یعنی ئەوەندە ژانێکی نۆرماڵی هەبێ بڕوا ئەو خەڵکی لە ئەوروپای زۆربەی ئەگەڕێتەوە من ناڵێم هەمووی بەڵام زۆربەی ئەگەڕێتەوە بەڵام ئێستا ینی خەڵک ژیانی تەمین نیە لە هیچ بوارێکە بەڵام ئەو خەڵکی ئەچێ ینی ئەمە من نەسیحەتم بۆ خەڵکە ئەوەیە
ئەبێ خەمی دینەکەی هەبێ ئەبێ لە خاڵی ئەبێ ڕۆژە بگرێت و ئەم وڵاتە ئەبێ ئەوان خزمەتیکەن چونکە ئەو ئێستا سیرەکەی دەسەڵاتدارانی وڵاتە خزمەت ناکەن بەڕاستی ڕۆژانە تووشی قەیرانیەکەن قەیران لە دوای قەیرانێکت بۆ دروست دەکا تا ئەوە کەس مشوری ناخوە قەیرانێکی ترت بۆ دروست دەکە ئەوە لە بیرەباتەوە نەخدانێکی تر بەسەریە ئێستا خەڵک قەیرانی نەوت و غاز و خەیرانی بنزین و ئێستا قەیرانی ئەوەی هێنا خەڵک بیر کاتۆنجە لە مەجای زانست و پەروەردەیە ئەوە تا خەڵک ئەوەی لە بیر چوە چونکە مثلەن 12 ساڵە مناڵێک پەروەردەکە و مەصرفی تیاکە و چوزانم مامۆستای خصوصی پارەی قەرز کردو مامۆستای خصوصی بۆ گرتووە تا دەرەجێکی نۆتونە هێناوە ئێستا ئەوەشی بێئومێد کرد یعنی ئێستا گەورەترین قەیران جا هەر وڵاتێک قەیرانی زانستی تیابوو ئەو وڵاتە قەت پێش ناکەوێت ئێمە لە هەندێک بوارەکان ئەوتمان قەیرانی فڵان و فیسار ئەمانە هەر پێی ناکرێت چونکە وەزعێکی دارایە ئەڕوا بەڵام قەیرانی زانست کە قوڵ بەوە بەڕاستی بەم چینە نەخوێناوە و بەم چینە برجوازە و بەمەی کە حساب بۆ کەس ناکە و بەبەست خەریکی پارە کۆکردنەوەیە ئەمە قەیرانی زانست بەمانە چارەسەر ناکرێت بۆیە خوا نەخواست ئەگەر لەمە قوڵتر بێتەوە بەڕاستی ینی خەڵک هەیە ینی من لەم هەفتای بەڕاستی پێیان وتم لە هەندێک لەم دەڤەرانی کوردستانە خەڵکی هەر بە عشیرەت وڵات بەجێ هەڵێ بە تایبەتی لە دەڤەر و ڕانی و قڵازێ خەڵگێ 50 عایلە 100 عایلە بێ کۆڕۆژ وڵێن لە ئەڵمانیا گەڕێکێکیانێر بخوان گەڕێکێکیان تەشکیل کردو ئەو 50 عایلە 100 عایلەی لێ ئێمە کارەساتە بڕێزان بەڵام ڕۆژێک لە ڕۆژان ینی ئەو خەڵکانە نەبێ کە لە دەرەوەی ئەم حکومەتان یەکێک لەم حکومەتە هاستە سەر تەلەڤیزۆن ئاهێکی خواز فەرمێکی نووسانم فەرمێسکێکی ڕێژ بۆ خەڵکانەی لە ئیجاخن کاتبوانی لە ئەوروپا مەسەرەن ئەوانی کە لەم دووسێشەوەیە لە تەلەڤیزۆنا بینیمانن دوو لە ڕووی تەلەڤیزۆنەکەی بەڕێستان بەلەشی ڕووتی مەسەلەن نردبیانەوە بۆ حدود و کارە ساتێ ئەنی خەڵک ئەمرێ ئەخین کێ سوکاتی پێکرێ هیچ حسابێک ناکەن منیش ویستم پرسیار لەوە بکەم ینی گرتنەبەری ئەو ڕێگەی هەروە بڕیارێکی ئاسانە هەم لە ڕووی وجدانیەوە هەم لە ڕووی شەرعیەوە ینی لە کاتێکا تۆ ڕوبەڕووی مەرگە بیتەوە ڕوبەڕووی سوکایەتیکردن ئەبیتەوە ڕوبەڕووی نەخۆشی و هیلاکی ئەبیتەوە ئایا هەروە ینی سوک و ئاسان مەشروعیەت بەدەست هێنێ ڕێگی ئەو گرتنەبەری ئەو ڕێگەیە و دان لەو هەموو نەهامەتیانە ینی تەسەوور کە ئەوەی کە بڕیاری ئەوەیەدا من باسی ئەکسەریەتەکەیەکەم ئەکسەریەتی ئەوەیە قەرارێکی زۆر قورسە ینی تەواو تاوەپێنێ بە جەرگی خۆیان جام قەرارادا بۆچی خەڵگەیە خێزانیە ماڵم ناو بەجێڵێ خەڵگەی باوکوداکێکی نەخۆش بەجێ هێڵێ یعنی ناگاتە تورکیاڵن باوکردن تۆزێکترە ڕۆڵەن دایکردن ئەو وەڵام مناڵەکە نەخۆشکەوت نەخت ماڵم ناڵ لەگەڵ خۆی ئەبا لە ئیجای ئەخین کێ نەخرێکیان نەخۆشەکەوێ لەم ڕۆژانە باسی کەسێکیان بۆ کردم کە نەخۆشی شەکرەی هەبوو دەرمانەکەی بەشی 2 مانگ بردبوو لە جانتای خزمێکیان نابوو لە ڕێگا لەیەک جابوو بوونەوە ئەم نەخۆشی شەکرێ هەر نەخۆشیەکە کوشتی لە ڕێگا یعنی خەڵگەم نەهامەتیانە ئەزانێ لە ڕاستیە ئەوەی بەسیترین چارەسەری لەم وڵاتایە هەبێ حەقوانی وڵات بەجێبێڵە شتێکی زۆر خراپە شتێکی زۆر ناتەندروستە و ئیسلامیش هەتا چارەسەر هەبێ لە وڵاتەی خۆتا ڕێگە نادا بە کەسێک بچێتە دەرەوە بەڵام ئەتوانێت هەندێک چارەسەرمان بۆ تەڕەحکە بۆی ببنە بەدیلی گرتنەبەری ڕێگەی کۆچ ئوستازیانی ئەگەر بمانەوە ینی پرسیار لە ئێوەی ئەهلی شارەزایان لە ئاینی پیرۆزی ئیسلام بکرێیانی داواتان لێ بکرێ هیچ بەدیلێک هەیە تەرحی بکەن بەوەی کۆمەلگا بگۆڕین و پێویست نەکە ڕێگەی کۆچی هەندەران بگری نەبێت یەکەم چارەسەری ئیسلام ئەوەیە کە خەڵک بەڕاستی نەفرەت لە زاڵم کا و پاڵپشتی زاڵم نەبێ یعنی بەڕاستی ناکرێ چۆنەکرێت ئەزانی چۆنەکرێ ئەبێ بەڕاستی مسلمانێکی بەس زاهیر نەبی یعنی تەنها نوێژێکی کرچ و کاڵ ئینسان ناگۆڕێ خۆی ئەبێ نوێژ ئینسان بگۆڕێ چونکە قورئانە فەرمێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر بەڵام کە نوێژێک منی نەگۆڕی خەلەل لە نوێژەکان یە لە کامیلایە بزانە بۆ من ناگۆڕێ یعنی خەڵکێ 5 فەرزە لە مزگەوت تابێ و پشگیری دەسەڵات بکە ئەم دەسەڵاتەوە ناگۆڕێ 5 فەرزە لە مزگەوت ئەوە دەرەنجامەکەی کۆچ بکە بەتەکید یعنی تۆ ئەم زاڵمانە لە وڵاتێمە چەند ساڵە خەڵگە ئەسوسێنەوە 30 ساڵە بەڵام بۆ ئەمانە هەر حکم خۆی پەرگار خۆ زوڵم لەم میلەتە ناکە یعنی ئەم میلەتە گەر خۆی بگۆڕێ بەتەکید وتمان خۆی پەرگار دەسەڵاتی ڕەها هەیە ئەی گۆڕێ بەڵام معقولە تۆ 5 فەرزە لە مزگەوت تابی پشگیری پەنجە بخەیتە ناو برەکەەوە بۆ دەسەڵاتێکی ئەو دەسەڵاتێکی ئێستا هەیە ینی من ناتوان مێستا لێرە هەر وەسفی بکەم چونکە وەسفەکانی ئەوەندە خراپن بە من وەسف ناکرێت ئەو دەسەڵاتێکی ئێستا ئەیبینێ خەڵگە چەسێنێتەوە ئەم 5 فەرزە لە مزگەوت تا و دەستەکا بە برەکە بەکا بووی خۆی دوو مەعاشیەکیان بندیوارە ئەی مەعاشەکەی تری دیچە وڵایەوە لە چوزانم 2 ڕۆژ ئەدیداسی لە پێکرد لەرگە ڕێزمە
ئەمان بۆ پێشمەرگی سنگەر و ئەمەیان ئەوە ژنی سنگەر و ئەویان نازانم چی و ئەویان کوڕەکەم نەقیبە لە فڵان شوێن و ئەمە هەر ئێکەی بۆی شوێنێکە و ئەمان بێوە پیاوانە و بێوەژنانە و بێوەچی و ینی بەڕێزان خەتای میلەتەکەشی تایە ئەگەر ئەم میلەتە پشگیری زاڵم نەبێ بەڕاستی ئەمان نابن بە عنتەر بەسەر ئێمەوە و ئەم میلەتە ئاوا ناچەوسێنەوە و ئەم خەڵکەش بەڕاستی وردەوردە بەرەو ئەوە ڕوا کە تێ بگا ینی حقیقەتی ئەم ئیسلامە لەکوێیە ئەجا بەڕاستی هەندێک جار ینی کە ئەم خەڵکە ینی شتەکانی لێون بووە ئێمەمانانیش ینی لە هەندێک شوێنە بۆن من نیە مەسەر تەلەڤیزیۆنەکەی تو حەق ناڵێم لەبەرەوەی کاکە ئاخر نابێ و زروف وایە و نازانم چی وایە و کاکە تۆ بێ حەقی خۆت بانکەی لار شوێنێکە من لەبەر پێگەکەی خۆم ئەو لەبەر نازانم مەسەبەکە خۆی نەوەڵای لە گەڕەکە با دەستێکم بۆ درێژ نەکەن یعنی وای لێ هاتووە حەقبێژیش لە هەندێک شوێنە بۆتە عیبە بۆتە نەنگی بۆتە نازانم چی بۆتەوەی معاشەکەی بڕێ بۆتە چی ئیتر ئەو کەسانەی کە پێشیان ئەڵێن مەسەرن قسەکەری پێڵەی چالاکی مەدەنی پێڵەی بانخوازی پێڵەی مامۆستای مزگەوتی پێڵەی تۆ سیرکە ینی کاک عباس ئێمە 5,000 مامۆستای خەتیبمانێ نەک مامۆستای دینی مزگەوت 5,000 خەتیب لە وڵاتەی ئێمەیە کاکە نەخر چوار کاکە نەخر 3,000 خەتیب یعنی لەم کوردستانە بچووکەی تۆیە کە 5 ملیۆن خەڵکە 3,000 خەتیب لە ڕۆژی جمعایە لێک دقەیە لەوە لێک سەعاتە قساکە ئەمە حەز ناکەم خەتیبەکان ئەم قسەی من بە نیگەرانی وەرگرن بەڕاستی بەڵام 5,000 خەتیب بە ئاراستی ئەوەیە قسە بکە بیانەوێ ئەم میلەتە بە ئاراستێکی باشە برن ئەتوانن گۆڕانکاری دروست بکەن ئەتوانن گۆڕانکاری دروستکەن ینی ئەمە عەدەدێکی زۆر گەورەیە ینی 3,000 کە 3,000 وتاربێژ 3,000 خەتیب لە هەموو هەفتەیە قسەیان هەیە جا بە ناچاریش خەڵک یێتە بەردەمی گوێی لێ ئەگرێ وەکو من نیم ئێستا من لەوچێ لە شوێنێکە محازەرەمە بێ خەڵکێک زۆر حەزی لە قسەکاری من نەبێ نایە گوێ ناگرێت هەتا ئەم ئیسلام و ئەو جۆرە مسلمانە کە جەنابەت باسیەکەی نەگاتە لووتکەی دەسەڵات و نەتوانێ فەرمانڕەوایی بکە بەرهەمی نابێ بۆ خەڵک لە مزگەوتێکا کۆ بنەوە نوێش بکەن حتا تێ نەگەین کە پەیامداری باشە پەیامداریە بێ هەموو شتێکی لێ دابڕنی دینویستی و باڵێن خواویستی ئەبێ ڕبط و علاقەت بەس لەگەڵ خوایە بێ ئێمە تا تێ نەگەین الله وەلی الذینە ئامنوا کە تۆ خوای پەرگار کرد بە وەلی خۆت ئیتر ئەو شتەکانی تر ئەمە قەنەعاتە بێ بۆ دروست بێ لە ناخا دروست بێ ئەگەر هەر لەسەر زارەکی بێ خەڵکێکی زۆر ئەم شتانە ئەڵێ بەڵام من هەست دەکەم هەندێک خەڵک ینی لەم وڵاتی ئێمەیە باوەڕی بە قەزا و قەدەر لەغ بووە شل بووە حتى لە هەندێک شتا باوەڕی پێی نەماوە باوەڕی جاری وایە بە ڕەزاقەتی پەروەردگار نەماوە وفي السماء رزقكم الله يرزق من يشاء ومن يتوكل على الله فهو حسبه ئەمە بۆ مسلمان بەسە یعنی مەبەستم ئەوەیە ئەوانەی کە ئێمە لەم وڵاتەشان ئێخۆ ئەم خەڵکی ئێمە هەمووی کۆچی نەکردووە ڕێژە زۆرەکە ئەوەین لێرە ماوین دەوەرە با ڕێژە زۆرەکەی کە لێرە ماوین کاکە نەفرەت لە زاڵم بکەین نەفرەت لەوانە بکەین کە ئەم میلەتە ئەوسێنەوە کە قوتی ئەم میلەتە ئەخۆن کە گاڵتە بە عەقڵیەتی و ئەم میلەتاکە نەکەر بە نەخوێنەوەر کاکە بە خوێنەواریش یعنی گاڵتە بە مامۆستای زانکۆ بە مامۆستای ئاینی شەق لە مامۆستا هەڵەیە یعنی تاکەی ئەم میلەتە بەڕاستی لە نەهامەتیا بمێنێتەوە پێویستە بەڕاستی ئەو کەسانەی کە قسێک با بڵێن لە شوێنێکا قسانەیە کاکە لە میبەرێکی ئاوا قسە دەیە ئەوەی حەقە بەو خەڵکەی بڵێ شەرنی ئەمەی کە من لێرە ئەیڵێم هەموو خەڵک لێم وەرگێ بەڵام نیسبەتێک لە خەڵک باوەڕی بەم قسانی من هەرەیە نیسبەتێک لە خەڵک با ڕێژەکە کەم بێ کەسێکی تر قسێکە کە ڕێژەیەکی تر ڕێژەیەکی تر بەڵام هەمومان هەرواز بێنین بەم ئاقارەیە ڕوا کە ڕۆشت و خراپتریشە بێ بەڕاستی زۆر باش کاک دکتۆریانی ئێمە قەیرانی هیوا و ئومێدیشمان هەیە ئەوەی کە ئێستا لە ئەوروپا مەسەن بەرەمهاتۆ خەڵک ڕووی تێکا بۆ بەختەوەری چودان بۆ ژیانێکی ڕەفیات و باش خەڵکانێک پێش 100 ساڵ قوربانیان بۆ داوە ئێستا تۆ لە جەنگی جیهانی یەکەم و دووەما سەیری ئەوروپا بکە ئەوروپا وێرانەیە بوو بەدەست جەنگی نەتەوەکانەوە لەوێ دوایی بەرەبەرە مەسەلەن توانیان جیلێک دوو جیل سێ جیل قوربانی بدا و ئەوەی کە ئێستا هەیە بیهێنێتە بەرهەموو خۆیشی و خەڵکی دیکە سوودی لێ ببین ئێمە ئەتوانین جۆرێک لە ئومێد دروستکەینەوە یعنی ئیسلام هەنمانەدا بۆ ئاراستەی کە جیلێک دوو جیل بتوانن قوربانی بدەن لە پێناو دروستکردنی بارودۆخێکی باشتر بۆ خەڵک بەتاکید هەر ئەبێ کۆمەڵگە مسلمانەکە خەڵکە مسلمانە متەدەینەکە ئەبێ هیوا ئاوات بژێڕنەوە بۆ خەڵکانێکی تر چونکە ئەم خەڵکەی تر هیوای خەڵکیان کوشت ئاواتی خەڵکیان کوشت ئێمەی مسلمانۆکە مسلمان پێمان وایە لەم دنیاە یەکەم دنیا کەمە دووەم بۆ شوێنێکی تر ئەڕۆین کە پێ وترێ قیامەت ینی هەند زانایان هەندێک با بڵێن زۆرێک لە زانان پێیان وایە
مردن ئێمە پێڵێن بدن ینی فەنابوون لە ئینسانە نییە ینی ئینسان تیا بچێ ئینسان وەکو لە نۆ عەلەیهی سەلام لیان پرسی تیان تۆ 950 سال بۆ 1000 ساڵ ژیای دنیا چۆن ئەبینی تی دنیا بینم لەم دەرگاچی تۆ بۆ دەرگایەکتر ینی ئەیکەیتەوە چی بۆ ژوورێکی تر هەر لەوە چێ دیزایانی ژوورەکەی تر تۆجێ جیاواز بێ وەی لا هەر ژوورە وەی لا هەر ژیانە ئێمەشکە لەم دنیاە ئەڕۆین بۆ قیامەت لەوێ هەر ژیان بەڕێەکەی لێرە ئەمری لەوێ مردن نییە لێرە بۆ منە 1970 ساڵەژی لەوێ ئەو با بڵین مالانی هەیە کەوابوو بەڕاستی هەر ئەبێ ئێمە خەڵکی پەیامدار خەڵکی متەدەین ئەوەی ڕفتێکیان لەگەڵ علاقان لەگەڵ پەروەردگارە هەیە ئەوانە هیوا ئەوات بژێرنەوە بۆ ئەم کۆمەڵگەیە بۆ گەنجانی ئەم کۆمەڵگەیە بۆ ئەوەی کە بەڕاستی نەعەدالەتی وەلانێن و بیرکەنەوە کە دەسەڵاتی ڕەها لای پەروەردگارە تۆ لەگەڵ خۆیان ڕاستکە خۆی پەروەردگار هەموو شتێکت بۆکە هەموو شتێکت بۆ ئاسانەکە بەڵام کە ئێمە بەڕاستی لەگەڵ پەروەردگارە ڕاز نەکەین پەروەردگاری سەیری نەتیجەی ئیشەکەی خۆتەکایانی ینی تۆ چی بچێنی ئەوە ئەدرویتەوە عەمەلی ئێمە کردەوەی ئێمە ئەمە بەرهەمی خۆمانە کاکە کە ئەم خەڵکانەمان هێناوەتە کردومانە بە حاکم و بەسەر خۆمانەوە ینی خۆ کاکە خەڵکێک ئەڵێن مەسەنە خەڵکێک گەندراوە مەسەن لە ئێرانەوە و بزانم لە سووریا و لەکوێوە دەنگیان پێندراوە بەڵام خۆمە ڕێژە زۆرەکە نییە ڕێژە زۆرەکە خۆمانین نەهامەتێکە خۆمان دروستمان کردووە ئەومان کردو بەسەر بەکوێخا و خۆشمان لە خوارەوەکو سەردەمی سەدام هەر نەعەم نەعمەکەین بەڵێ تۆ سەیری کە جەماعەتی ئەشۆمبیلا لە هەموو جەماعەتی زۆرترن ینی بۆچی چونکە ئەو لە جیاتی معاشێ دوانی هەیە پێشەوەی پێش 10 ساڵ پێش ئێستا کاکە 20 ساڵ پێش ئێستا ئەمە هەر لە سەردەمینەوەتەکانە کە خەڵک نەیزانی و خێرا حکوومەتێک بۆ خۆی تەشکیل بوو هەر لەو سەردەمەوە ئەو ئەرزێکی وەرگرتو ئێستا ئەرزەکەی ئەو لە شوێنێکی باشی ئەم شارە وەریگرتووە یا بە 20 دەفتەر بۆی ئەمە هەر ئەشهەدو بیلاڵێ یعنی ئەگەر بڵێ مازڕەشاڵێ ڕەشە ماسی سپی هەر نییە نەبینیوە ئەم جەماعەتە نابێت چاوەڕێی ئەمانە بکەین گۆڕانکاری ئەکرێ بەڵێ گۆڕانکاری ئەکرێ بەچێ ئەکرێ بە کەسانێک ئەکرێ کە بەڕاستی لە خۆبوردە بن يعني إبراهيم إن إبراهيم كانت أمة إبراهيم خوي أمتك بو إيه خو شخصك بو إبراهيم بو تواني قوران كاري بدرسكا لناخا خوي أمتك بو أم خلقش قال لناخا خوي أمتك بي إما نبي بأميد بين بونمنا لجناحك ولا شوينك ومثلا ناهل دنجي خلق بروا دنجي خلق كبكريتوا أبي بير براسي للدرشي بكاتوا ولا شتيكي تر بكاتوا يعني إما هالشيء أكين بأميد بوني أم خلقيتر أو نيتر بنا نهامت يبا چێ تەنها ئەتوانێ ئومێد بجێڕێتەوە ینی بە تێگەیشتنی من و نەک بە تێگەیشتنی خەڵکانی پسپۆری بوارە دەرونیەکانیش تەنها ئەو خەڵکانە ئەتوانن ئومێد بژێرنەوە بۆ ئەم کۆمەڵگەیە ئەو خەڵکانە ڕەبت و عەلاقان لەگەڵ پەروەردگارە هەیە کە خەڵکێکی متەدەین مامۆستا طبعا لە بابەتی کۆچە هەموو کەسێک توانای کۆچکردنی نییە ئاوا سریەم باویدۆ خەش بکەین هەرەوەی لێ خوێنێتەوە ئەوەی کە توانای ئێستا کۆچکردنی هەیە زیاتر گەنجانن لە گەنجانی شا مەسەرەن کوڕونێرینەکانن مەسەلەن ئایا جۆرێک لە مەترسی هەڵوەشانی خێزانی و بواری کۆمەڵایەتی و دروستبوونی ناهاوسەنگی و ئەو بابەتانە یعنی ئەشێ دەرک بە چەند مەترسیە بکەین ئەگەر لێشاوی ئەو مەترسیانە چین کە ئەشێ بێنە ئارا ئەگەر هەر ئاوا ببێ نەخوێندنەوە و ببێت دەرک نەکردن دەرەنجامی کۆچکردنی گەنجان بەو شێوازە لەناوم کۆمەڵگایە بێنە وڵاجەم ئەو مەترسیانە هەر دەبێکە وجودیان هەیە ینی ئەم مەترسیانە یەم ساڵنین چونکە قەیرانی با بڵێن ئەم کۆچکردنە ینی دەمێکە هەیە بەڵام ڕێژە زۆرەکە ئێستا هەیە ئێستا خەڵکێکی زۆرتر ڕوئکاتە دەرەوە یەکەم بەڕاستیەکانیش زەخەبنەوە مەترسیەکان بەڵێ زەقەبنەوە زاهیرە بن بۆ نمونە هەر قەیرانی زانست هەربا لێوە دەست پێ بکەین لە بوارە زانستێکەیە چونکە زۆر خەڵک لەمانەی کە مەجای پسپۆریانەیە عقلێتێکی گەورەیان هەیە ئەچن خەڵک ئەچێت لە ئەوروپا خۆیان گەنجان سەرمایەی ئەوەن بەڵێ ینی ئەمە ببنە داهێنەرە شێ ببنە مامۆستاش بە تاکید ینی یەکەم شێت سەروە مرۆیەکەی ئێمە لە داڕمان و داڕوخانایە چونکە زۆربەی ئەو خەڵکانە ڕۆکانە وڵاتان حتا کاکە کابرا نەچێت ئەوروپا ڕۆکاتە وڵاتێکی یاڕوی ئەچێ بۆ قەتەر و ئیمارات بۆنە لە شوێنێک وەرە گیرێ لە کۆمپانیایەک لە زانکۆیە کورە کاکار شاگردی دوکانێک بێژانێکی ڕوا وەکو چوزانم وەکو تاجری وڵاتەکەی خۆماژیانی ئەڕوا کابوو ئەم خەڵکانی سەروەیەکی مرۆیی گەورەمان لە دەستداوە یعنی ئێمە خەڵکە بۆ لە زانکۆی لەگەڵمانە ئێستا چۆتە زانکۆکانی دەرەوە و باوەشیشان بۆ کردوتەوە بۆ خۆی لێژانێکی خۆشەیە و احترام و تەقدیرێکیە لە لایەکی تر بەڕاستی خێزان و عایلە و بوارە کۆمەڵاتێکە هەڵواشاوەتەوە بۆیە خەڵکێ بۆ نمونە
جاری وا هەیە 2 مانگ نابێ زەواجی کردووە ماڵ و مناڵ بەجێڵێ نەخر 4 مناڵیە بەجێڵێ یان ئەسڵان هەر زەواج هەر زەواجی نەکردو هەر ئەسڵ هەر زەواج ناکە لێرە ئەوەی کە زەواجی کردووە مونە عایلەیەک تووشی نەهامەتێکە تووشی سەرگەردانیەکە بە بەکرێچێتی بەجیانە هێڵێ دوایش ئەچێتە وڵاتە بەسەر ئیقامەیەکی بۆ دەرناچە جاروە 10 ساڵ چاوەڕێکە ئەبیش لێرە مەسەڵەن خێزانی نازانێت یعنی جاروە هەر لێرە دوو عایلە ئەدا بەشەڕ و دوایش ئەبێ ئەچنە محکەم و لە دەرگا جیابنەوە مناڵ سەرگەردانە بێ ژن سەرگەردانە بێ دوای مەسەن قەیرانی قەیرەیی دروست بۆ ئێستا لە وڵاتە ئێمە بەسن دنیای قەیرە هەیە خۆم قەیرانێمە ئێمە جاران کە لە وڵاتی ئێمە کچێ قەیرا بوو لەگەڵ ڕێزمە جاری بوو نوقسانێکی جستەیی هەبوو یعنی ئەو ئەنەخ بەڕاستی من ینی بڕۆ کۆن بۆت باسکەن ینی هاوسەرگیری زۆر بە زەحمەت دەزەکەوت هەر ئەو ژن بەژنەی کە ساڵانی کۆن هەبووە خۆ ئەوە نەبووە خەڵک ئەوەندە نەزان بێ خەڵک ئەوە بەژنی دەست نەکەوتو ینی خەت کچی ناوەتێ کچ نەبووەنی زۆر نەبووە ئێستا وای لێ هاتووە قەیرانی قەیرەیەک دروستوانی شەهادەی هەیە چوزانم شادی بەرزی هەیە جەمالێتێکی هەیە لە عایلێکی زۆر باشان بەڵام کوڕێک نییە بێتە داوای ئامارێکی دروست یان ڕێکخراوی دروست بۆ ئاماری ئەو جۆرە ناهاوسەنگیە دەرخستنی ینی وای کردبێت تا ئێستا گرفتەکە بە شاراوەیی مابێتەوە دکتۆریانی ئامار هەیە بەڕاستی زۆرێک لە ئامارەکان خەڵک نایدرکێنێ ئێستا بڕۆ لە مەحاکیمە پرسیارکە ینی ڕێژەکەی ئەوەی کە زەواجەکە یا ئەوەی کە هەر زەواز ناکە یا عایلە هەڵەوەشێتەوە دوو بەرامبەرە یعنی بۆ هەندێک خەڵگێ بۆ لە وڵاتی ئێمە جاران دوو هاوسەر لێکتر عاجز بوونە یاڵا کاکە مامۆستای مزگەوت و ڕیشت پێکان و ئەکەوت نەخۆیان تەنها عاجز بوون جاری خۆشیانە بوونەوە یەکسەر بە ماوەیەکی کەم لە ڕۆژێکە عازبوونەکان چاکردەوە ئێستا ئەم هەموو خەڵکە لە وڵاتەیە بڕوە ئەبکەی زۆری لە نائستیقرار و زۆری لە سوزانم لە قەیرانی دارایی و خێزانی بۆ بەڕێوە ناچێ و معاشێکی وانیە و کەسابەتینە و نازانم چینیە ئەمە ئایلەکان واز لە یەکترێن و هاوسەرگیریەکان هەڵەوەشێتەوە بڕۆ کە هاوسەرگیری هەڵەوەشێتەوە دنیای قەیرانی تر بە دوای خۆیان جا قەیرانی لەگەڕ ڕێزمە قەیرانی ئەخلاقی دروزە بێنی قەیرانی بێڕەوشتی دروست دەبێت چونکە ئەم هەموو خانەوادەیە هەر هەمووی لە عایلێکی زۆر محافظکاران نییە بتوانێت لەو بارەشا زۆر کۆنتترۆلی خۆی بکە قەیرانی ئەخلاقی دروست بۆ لە وڵاتی خۆی ئێمە دروزە بێ ئێستا بڕۆ کاکە لە جامیعاتە چوزانم لە مەکتەبە لە شتیوا ئەژێرنەوە لە ڕاستیە دەنی من لە ڕوود نییە لەسەر کەناڵێکی ئەوە باسی بکەی ئەمە بەهۆی چیەوە دروست بووە بۆ ئەو قەیرانانەوە دروست بوو کە ڕاستی هەموو نەهامەتیەکان ئەگەڕێتەوە بۆ نەعەدالێتێکی کە لە وڵاتی ئێمە بەرپا بوو لە کۆتایی بەنامەکەی وەکو دەرەنجام چی بڵێن بە بینەران چی بڵێن بە خەڵکی خۆمان چی بڵێن بەوانی کە لەم کۆمەڵگەیە ژین و دەرگایەکی بۆ کراوەتەوە کە پڕە لە نەهامەتی ینی کۆشکردن بەرەوە وڵی من چەند شتێکڵێم خاڵی یەکەم حتا ئەکرێ گەنجانی ئەم وڵاتی ئێمە هەوڵ بن ئەم وڵاتە بەجێنێڵن ئەمە وڵاتی سەلاحەدینی ئەیوبی و قازی محەممەد و شێخ سەعید و وڵاتی ئەو کەڵە پیاوانەیە ڕۆژە گەبێ کۆمەڵێکی وریا میلەتێکی وریا لەم وڵاتایە هەر دروست ئەبن ئەم بە نەهامەتین شاڵە هەر نەجاتێ بێ و لەم قەیرانە دەرەچین بەڵام سەبری ئەوێ تەحملێ و ئیشیشی ئەوێ ینی دەستگەرە بە کوڵاوەکەی خۆتەوە بابانەی با لە ماڵی خۆتا بەڕاستی ئەمە نەجاتمان یان بڕۆ خۆت دەرباسکە و خۆت دەرباسکە یعنی حتا ئەکرێ سەبر و تەحملیانە بێ ئەم وڵاتە بەجێنێڵن چونکە ئەم وڵاتە جێی زێدی با و باپیرانی ئێمەیە و هیچ ئێستا بڕۆ ئەوانی پرسیار کە لە ئەوروپان 20 ساڵە لەوێ 25 ساڵە لەوەیە ئێستاش بەڕاستی ئەخوازە ئێستاش سیرەکە بڕۆ سەیری کەناڵەکانی خۆمانەکەن ینی سنگ کەڵانێکی ئەوروپی ناکە بۆ نوێسم براکم 20 ساڵە لە ئەوروپایە ئێستاش بەدیار کەناڵەکانی خۆمانەوە دائنیشن و ئێستاش چاوەڕی دەرچەیەکە چاوەڕێکە تۆزێک وەزع باش بێ وەزە باشی چی نەک لێرە بێ لێرە بێ بە جێگری وەزیر بێ لێرە ژانێکی سادەی وەکو ئەو ژانێکە لە ئەوروپا جیانێکی سادە لێرە بەڕێکە دێتەوە ئەم وڵاتە خاڵی دووەم یعنی ئەم میلەتی ئێمە ئەبێ بیرکاتەوە ڕزگاربوونی تەواو لە هەموو نەهامەتیەکان بەڕاستی ئەوەی لەگەڵ ئەم پەیامابی لەگەڵ خاوەنی ئەم پەیامابی خۆی پروردگار ئینسانێکی دروست کردووە بزانە خۆی ئینسان بۆچی دروست بووە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ئەگەر تۆ لەگەڵ خوایابی و عیبادەتی خوا بکەی خۆی پروردگار تۆ فرامۆژ ناکە دڵنیا بە هەموو دەسەڵاتەکانی دنیا خۆی پروردگار لە کون فەیەکونێکە ئەتوانێت گۆڕانکاریان بەسەراهێنێ لە ناویان ئەبا بە مەرجێک ئێمە لەگەڵ ئەم پەیامە لەگەڵ ئەم دینداری لەگەڵ خۆی پروردگارە ڕاستکەین
چونکە نیەت ئینسان ئەگۆڕێ ینی ظاهیر و ڕواڵەت و ئەمانە بەرەو گۆڕانکاریمان نابە ئێمە لە ناخا بگۆڕین بەڕاستی خی پرگار کارەکان بۆ ئێمە ئاسانەکە. زۆر سپاس بەڕێز دکتۆر کامیل شارباژێڕی مامۆستای زانکۆ سپاس بۆ لە بەڕێز و خۆشەویستەکان تا ئەڵقەیەشی تر پێتانەگەینەوە لێرە کۆتایی بە قیام جاری بەرنامەکەمان دێن.